پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگان. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕەک و حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان، تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادەن. جاری وایە وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی وە خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە، لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کتێکاد و بەشە زۆرەکانی چینی کتێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوەتان باش. من بنار مستەفا خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان بەرنامەکانی ئەم شەومان 20 ئابی 2025 لاسێتەوە پێک هاتووە. سەرەتا قسە و باسێکی ترمان دەبێت لەسەر ناڕەزایەتیە جەماوەریەکان و قسێک لەسەر ناڕەزایەتی دەربڕینی ئەمڕۆی بەشێک لە مامۆستایان و هەروەها ئایندەی ئەم ناڕەزایەتیانە بەرەو کێو چەند پرسیارێکی ترتاوتێ دەکەین. پاشان سەبارەت بە دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید و درێژکردنەوەی زیندانیکردنی شێروان شێروانی و پرسی ئازادی ڕادەربڕین لە کوردستان بەگشتی تاوتێ دەکەین و لە کۆتایی بەرنامەکانیشمان قسە و باسێکی کورتمان دەبێت سەبارەت بەو دوو کۆبوونەوە گرنگەی کە لە ماوەی ڕابردوودا لە ئالاسکا و لە ئەمریکا لە نێوان ترامپ و لایەنەکانی جەنگی ئوکرانیا ئەنجامدرا. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تەبینیەکانتان بەشدار بن و ئەوانەی ئێوە لە کۆمنتەی خەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەین و وەڵامتان بۆ وەردەگرینەوە. لەگەڵما من بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەم شەومان.
بەڵێ بیدەرانی ئازیز سەرۆک هەمیشە ناڕەزاتیە جەماوەریەکان گۆشێکی گرنگی بەرنامەکانی پێشەنگ تیڤیە و ئەمڕۆژ قسە و باسمان دەبێت لەسەر ناڕەزایەتیەکان ئەوەی ئەمڕۆ و چەند پرسیارێک لەسەر بۆ نمونە بۆچی لە بەرامبەر دەستگیرکردنی شاسوار عەبدولواحیددا هاتنە مەیدان ڕووی نەدا و کۆمەڵە بابەتی تر تاوتوێ دەکەین لەگەڵ بەهادینی حاجی بەکر تارتاش ناسراو بە ڕێبوار عارف ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری. ڕێبوار عارف ئێوەرت باش و سپاس کە ئەم جارش لەگەڵمانیت. زۆر سپاس بە ناژیان، ڕێز و سڵام هەیە بۆ هاوکارانی بەرنامەکان. بەر لە هەر شتێک پرسیار بکەم کە ئەمڕۆژ بۆ جارێکی تر لە سلەیمانی ناڕەزایەتی مامۆستایان بوو، بەڵام لە وێنە و گرتە ڤیدیۆکانە بینیمان کە ڕێژەی بەشداری بە بەراورد بە زۆر ناڕەزایەتی تری مامۆستایان و ناڕەزایەتەکانی تریش بەگشتی زۆر کەمتر بوو، زۆر کەمتر دەبینرا ڕێژەی بەشداری. لە ئێوە پرسم لە نزیکەوە ئاگادارن ناڕەزایەتەکەی ئەمڕۆ چی بوو و چۆن چۆنی هەڵی دەسەنگێنن؟ ڕێبوار عارف لەگەڵمان ماون؟ ڕێبوار عارف لەگەڵمان ماون؟ بەداخەوە بینەرانی ئازیز پێدەچێت جارێکی تریش گرفتە تەکنیکەکان ڕوبەڕوومان هەبوو بێتەوە، شوێکی چەند وچانێکی چەند خولەکی هەتاوەکو بتوانین ئەو کێشە تەکنیکە چارەسەر بکەین و لەگەڵتان بەردەوام دەبینەوە. بەداخۆ لە بەرنامە ڕاستەوخۆکاندا هەمیشە واردەکە لەم جۆرە شتانە ڕوو بدات. بەڵێ بینەرانی ئازیز، هەر وەک زۆر جاری تریش لە پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکاندا ئەم حاڵەتانە دێتە پێشەوە لە پەخشی ڕاستەوخۆدا کە کێشەیەکی تەکنیکی دێتە پێشەوە لەبەرەوەی کە لە دوو جوگرافیا و دوو جێگەی جیاوازداین ڕەنگە ڕاستەوخۆ نەتوانین کاریگەریمان هەبێ بە سەریەوە و ڕاستی بکەینەوە، بەڵام هەوڵ دەدەین بە پێی توانە هەڵبەت ڕێبوار عارف لەسەر خەتە، بەڵام کێشەی تەکنیکیمان هەیە.
بەڵام دەکرێت لە ئێستادا یەک هەوڵی تر بدەین لەگەڵ ڕێوە عارفدا بە هیوای ئەوەی کە نەجاحەت بهێنێ ئەگەرنا دەچینە سەر بەشێکی تری بەرنامەکانمان. ڕێوە عارف ئێستا لەسەر خەتە دووبارە و هەوڵێکی تر بدەینەوە. ڕێوە عارف گوێ لە دەنگی ئێمە ئێستا منارجان گوێرە دەمە بە قوربان زۆر باشە. بەڵێ من گوێم لێ ئەگەر تۆش گوێت لە ئێمە بێ کوردستانی تر هەموو شتێ چاوەڕاکراوە. ڕاستەکەی پرسیاری ئەوەم کرد کە ناڕەزایەتی ئەمڕۆی مامۆستایان چۆن هەڵدەسەنگێنن. بەڵێ لە ڕاستیان ڕەنگە دەرفەتەکە زۆر کورد بێت کە قسەی زۆر کۆنکرێتری دەسەکرێ، بەڵام لە هەنگاوی یەکەما بەدەر لە هەر بلا حەزێکی سیاسی و ئەمەلی ئەوەی کە بینیمان بەهەرحاڵ ڕێژەیەکی بەرچاو نەبوو لە خەڵکی ناڕازی کە بەژاریکە. پێم وایە کێشەی سەرەکی و بنچینەیش لە شێوازی بەڕێوەبردننی کارەکە بوو و شێوازێکە بە زۆرێ پێوەی دیار بوو کە کاتی پێویست نەبووە بۆ ئەوەی کە بتوانن هەم بانگەوازێکی گژگیری بۆ بکەن، هەم لەگەڵ کۆڕ و کۆمەڵ و ڕێکخرا و کەسایەتیەکانی تری لایانی کەم سنووری سلێمانی و ناوشاری سلێمانیا پەیوەستکردن و بارها پێکەوە بەرنامێکی هەمەلایەنەتر و پڕدەنگ و سەداتر دروستکەن. بۆ ئێمە لەو ڕێژەیە کە بینیمان ئەمڕۆ لەسەر شەقامە بەداخۆ پێوەی دیار بێکی لەشتانە ئەو حاڵەتە بوو، ئەگەر چێمە تەنیا یەشێ بوو لەو دەرفەت و بابەتانەی کە وەگی شارەمان پێکرد، چونکە خۆی مەسلەی تەبلیغات و کارکردن و ئاگادارکردنەوەی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی پرۆسە و کات و زەمانێ شێوەیە کە تۆ بتوانانی ئەو پەیامەی هەتە بیگەێنی، بەتابەت لە ئێستا کە ماوەیە کە شەقام نوع لە بێدەنگی هەیە و جۆرەکیش ئەم دووسێ ڕۆژەیە پشت بەسرا بوو بۆەوەی یا ئومێد بەسرا بوو بەوەی کە بتوانێت زوڵەیەکی بەرچاوبگرێ، ئەوەی کە ئەمڕۆ بینیمان لە ڕاستیا لە ئاست ئەوە نەبوو کە بڵێن هەتا ئەو کەسات و کەسانی کە هەڵسوڕا و فعال و دیارن لە نێو بزوتنەوەکەشا بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئێشێ لەو ڕێکخراوانە ئەو کاری بەڕێوەبر نەیتوانی وەکو پێویست ئەو پەیوەندی و کۆنداکت و کارە هاو بە شەبکە بەتایبەت ئەمە کە لە دەورەی ڕابردووە کێشەیەکی گشتگیری ناو ناڕزایەتیەکانی کوردستان بوو، دەبێ ئمە لە هەموو هەڵۆکەم و کوڕەکانی خۆمان ئەزمون وەرگین بۆی بتوانین باشتر بیبێنە پێشەوە. بەڵام دیارە بەهەرحاڵ کە ڕەنگە لە ناو قسە واسەکە کێشەگەل و بەسایدگەلێکی کە بێتە پێشەوە کە بەرچاوتر بێ بەتابەت لەو شوێنەی کە دوای ئەوەی کە بانگەواسەکرێت، دوای ئەوەی کە بەرنامەکە ئەکرێتەوە، دوای ئەوەی کە بەهەرحاڵ قسە واسەکرێت و ژمارێکی بەرچاو لە میدیاکانیش دیارە بن خۆشحاڵانە. من پێم وایە ئەوە بەشێکی کە بوو لە لاوازی جوڵانەوەکە، بەڵام نقطە قووەتەکە ئەوەیە هەر لەم سەردەمانە هەرچی شتێ دەنگی ناڕزایەتی، دەنگی شەقام، دەنگی خەڵکی ناڕازی لێوە بێ، ئەوە بە زۆر لە زۆرەکانە توانێت کاریگەری لەسەر گەڕانەوەی ڕۆحەی ناڕزایەتی بکە. ئەگەر چی چاوەڕوانەکە ئەوە بوو کە بتوانێت کاری وای لەسەر کرێکە خەڵق مێدێکی پێ ببەخشێ، بەڵام ئەم ئەزمونەی ئەمڕۆ بەداخەوە نەبوو مای ئەوەی کە بتوانێت کاریگەریەکەی بە زۆر دانێ لە نێو ڕێکخرا و دەستە و لایەنەکانە یاخۆت شخصێتەکانە کە بتوانێت هەوێنی بەردەوامبوونی کارێکی کە بێت. ڕەنگە بەهەرحاڵ ئەمە وەک پێویست بیری دێنەکرابێتەوە. لە تۆڕە کۆمەڵاتەکاندا چەند کۆمنتێکم بینی لەسەرەوە، ئەوەی کە زۆر بەرجەستە ئەکراوە ئەوەیە کە دەوترێت ئومێد بە ناڕەزاتی دەربڕین نەماوە. چەندین جارە مامۆستان بە شێوەی جیاواز ناڕەزاتیان دەربڕی لە بایکۆتی چەند مانگیەوە هەتاوەکو مانگرتن لە خواردن و هەتاوەکو دوای تەسەورەکەن واقعێت لەمایە هەبێت کە ئومێد بە ناڕەزاتی دەربڕین لە نێوان مامۆستایاندا نەمابێت. لە ڕاستیا بناجیا خۆی ڕەنگە ئەو بۆچوونە دقیق نەبێت لە هەرحاڵە ئەوەی کە خەڵق بەدەلەوەی کە خۆپیشاندان هەیە ناڕزایەتێکی گەورە و فراوان هەیە لە ناو کۆمەلگا، بەڵام ئەمە چۆن تەبدیلەکەی بەهێزێک کە کۆمەلگا هەستی پێ بکەوە، کۆمەلگا ئومێدی پێبەخشێ و کۆمەلگا ڕیشی خۆی بداتە دەست بڵێ ئەمە ئەبێتە هەوێنی هەڵسانەوەی خودی ئەم بزوتنەوەیە. بۆیە بەشێ لەو حرەکەتانەیش کە ئاوا پەڕاکەندە دەیکەین بۆ نمونە لە 4-5 مانگی ڕابردووە ئەمە نوع و ڕەوشتێکی کار بووە بۆ خۆپیشاندانەکان، بەداخەوە هەندێک لە ڕێکخرا و دەستە و گروپەکان درێژەی پێدەدەین کە لە زیاتر لە چوارچێوەی ڕێکخراوەکەی خۆیان بانگەوازەکە، زیاتر لە چوارچێوی پەیوەندیە. یەک دقیقە کامێراکەتان ڕاستکەنەوە بە فتان بینین. ببورن هیوادارم باشتر بێ. بەرهەمە بەسمەوەی بەڕاستی ئەوە بووە تەبعیەوەی کە
تەجروبەمان وەک پێویست لەوەن لە کەم و کوڕی و لاوازیەکانی خۆمان وەرنەگرتووە و ئەم دووسێ جوڵەیەش کە کرا لە ڕاستیا بەشێکی بەرهەمی ئەوە بوو کە جۆرە پەرچەکردار و لە بەرابەر بە بارودۆخەکە بەڵام من پێم وایە پرسیارە ڕیشەی ئەوەیە کە کۆی گشتی بزوتنەوەی ناڕزایەتی کوردستان پێویستی بە خوێندنەوە هەیە پێویستی بە هەڵسەنگاندن هەیە پێویستی بۆ هەیە بزانی تاکتیکمان چییە بەرنامەمان چییە شێوازی کارکردنمان چییە لە چ نقطەیەکەوە دەسە بکەین چ جۆرەشی ئیشکردنەکەین ناڕزایەتی تەنیا بریتی نییە لەوەی کە من و تۆ چینە شەقام و خۆپیشاندانەکەین یا بارهاگربوونی لە کۆڵە دەیان ئسلوب و ڕێگە و ڕەوشی کەی ناڕزایەتی هەیە کە ڕەنگە لە کۆمەلگەی کوردستانە بەڕاستی هەندێجار جوڵەی زۆر سەرکەوتوانە بووە لەو بارەوە لە پێنجێن کراوە لە کفری و گەرمیان کراوە ئەو حاڵەتانی کە شێوازەکەشیان جیابووە بەڵام لەبەرەوەی کاری هەمەژیر و هەمەلایەنیان بۆ کردووە و لەبەرەوەی کتابلیغاتێکی باش کراوە و لەبەرەوەی خەڵکی ئەو ناوچەیە دەخالەتیان کردو لە چارەنووسی ئەو بجوڵانەوەیە ڕێکخرا و دەستە و گروپەکان دەخالەتیان کردووە ئەمە بارها دەفەتێکی گەورەتریاوە ئەوەی لەم حاڵەتانەی ئەخیرا دەیبینین ئەوە ئەو لایەن و لاوازەیە کە بەداخەوەی هێشتا ئەو بارودۆخە دروست نەبووە کە ڕێکخرا و کۆی شخصیەتەکان بتوانن لەسەر چوارچێوەیەک گڕابوەسن لەسەر چوارچێوەیەک بەرنامەی داڕژن ئەوە ئەمڕۆ و خۆپیشانەمان دی بەیانی چی هەفتێکی کەچی دوانی کەچی یا بارحاڵ بینیمان ئەمڕۆ ڕاگەیانەکە بە جۆرێک خوێندراوە لە ڕاستیا جۆرە لە بانگەوازی تیابوو کە ڕەنگە کۆمەلگا جەزب نەکە کۆمەلکات دەفعکە لە زیاتر تۆ بێشتی ئەمەلیشتی بابەتی شتێکە بتانی کە خەڵک خۆی تیابینێتەوە بتوانێت کە خەڵک کاریگەری دەسەردابنێ جا ئەم لایەنانی تێڕوانی لەسەر شێوازی کارەکە جار بەجار کە ئێمە دەڕۆین بارحاڵ دوایی ساعتێ دو ساعت لە شەقامین حتا ماگرتنەکەش لە هەر حاڵە چونکە ئەزمونێک نەبوو کە بتوانین بە کۆی گشتی ئەو ڕێکخرا و شخصیات و دەستە و گروپانەی کە هەن تاوتێککەن بەرنامەی بۆ برێژن ئامانجەکەی بزانن استراتیژەکەی بزانن بارها داخوازەکانی شەفافکەنەوە بۆیە بارحاڵ تووشی بەرکەوتەی ئەوابین کە خەڵق لە بارودۆخی ئێسەی کوردستانە کە فشاری اقتصادی فشاری ئەمنی فشاری هەموو لایەنشی بەسەرەوە هەیە بارحاڵ وەختێک کە تۆ بە زەعیفی ئیتە سەر شەقام لە باری دەرونی و بارحاڵ ئەم پەیامە تەبدیل دەبێ بۆەوەی کە خەڵکەڵێن ئیتر شێوازی ڕاگەیان شێوازی خۆپیشاندان ڕەنگە ئەو میکانیزمە نەبێ من تا ئەو شوێنەی کە بیر لە میکانیزمەکەینەوە حتمما 100% لەگەڵەوە هەم بیر لە ڕێگە و ڕەوشی کە بکەینەوە بەڵام بارها بابەتەکە ئەوەیە لە هەموو شتێک گرنگتر یەک دەستی و هاودڵی و هاو خەباتی خودی ڕێکخرا و شخصیات و هەڵسوڕەوانە کەمە یەکێ لە لاوازیەکانی ئێمە لە ساحەی ناڕزایەتیەکانە کە نەماتوانێت بەداخەوە پڕیکەینەوە. ئەمڕۆ ڕاگەندراکەیەکێک لە چالاکیەکانی ئایندەی ئەم ناڕەزایەتیانە ڕۆیشتنە بەرەو بەغدا بە پێ و بە پۆشینی کفن ئەگەر دروست حاڵی بوو بێتم و ئەرکی بەر پرسیارەتی سەلامەتی ئەم خۆپشاندەرانە لە ئەستۆی هەموو ئەو شارانەیە کە تایدا تێدەپەڕن و ئەمەش بە یەکێک لە چالاکیە مێژوویەکان هەژمار کراکە بەڕێوەیە قسەتان لەسەر ئەمە چییە؟ لە ڕاستیاوەی شکل لە ئەو بابەتانەی کە لە هەرحاڵ لە ئەنجامی ئەو زوعف و لاوازیە کە دەستێکی کەم جەمعێکی کەم ڕێکخراوێک خۆی بڕیارێکی گەورە دەدا کە پەیوەندی بە خودی چارەنووسی بزوتنەوە ناڕزایەتەکانی کۆمەلگا هەیە کە ئەگەر بێت و کۆی گشتی ئەو شخصیات و ڕێکخرا و دەستە و گروپانە ڕەنگە بیر لە شێوازی کە بکەنەوە ئەوەڵەن جارەکان لە تاریخی کۆمەلگای ئێمانە بۆ لە شارێکەوە بچین بۆ شارێکی کە ئێستا تۆ لە سلێمانی و بەپی ئەڕێی کە بە سیارە ئەڕێ بۆ بەغا 5 ساعت ڕێگەیە جا ئێستا بە تەمای ئەم کارەیە بکەی بۆ ئێمە پێم وایە ئەو کارە بەر لەوەی لەدایک بێ مردووە شتیوا ئیمکانی نییە دووهەم ئەم سونەت و نەریتە لە شوێ هێنراوە چ جەزابیەتێکی هەیە چ کاریگەریەکی هەیە کە تۆ دفن یاجێری سپیکەیتە بەر یعنی ئەتوانێت بەم پەیامە بڵێ چی ئەتوانی بە پەیامە بڵێ کە ئێمە ئامادەی جەنگی هەتا مەرگ بکەین لەگەڵ تووە من ژیان و خەبات و تێکۆشانم بۆ ژیان ئەوێ ئەو خەی کە لە ڕۆژانەیەکەم بۆ خاتوی ژیانم باشتر بێ نەک بە خاتی ئەوەی کە دفن کەمە بەرموبار حاڵ خوازیاری نەمان و خوازیاری فەنابوونی ژیانی جەسەدی و ژیانی ئینسانی خۆم بم بۆیە لە شێوازەکە لە سونەتەکە شێواز و سونەتێکە بەڕاستی هیچ پەیوەندیەکی بە زۆربەی زۆری دەنجی ناڕزایی خەڵکی کوردستانەوە نییە وامانەیەکێکە لەو شتانە ئەگەر بێت و حکمەتی هاودڵی و هاوخەباتی و کاری هەوەرزی کاری جەمعی کاری تیمی پێکەین ئەم بزوتنەوەیە ڕەنگە بابەتی وا لە فیلدەر دەرنەچێت و نەبێتە هۆی ئەوەی کە بە تعجب سەر سوڕمانی شەقامیشی بەتوابێ وام شتێ ئەو شتەیە ئەو پەیامەیە کە لەمە داهاتوو شابینین حکومەت و دەسەڵات و لایەنەکان زان ئەمە ممکن نییە واماشە بێتە هۆی بێ ئومێدبوونی کۆمەلگا هەروەکو ێستا باسمان کردلا هەتۆ بێ ڕێگەیە بگریتە بەر کە خەڵق
منطقیان بیری لێ بکاتەوە ئاساسکەوە دەرفەتی بۆ ئەکاتەوە هەستکا کە بەرحاڵەوە جۆرێکە لە ئیش کاریگەری لەسەر دەسەڵاتە بێ من بە هەموو ئەو تێبینیانەی خۆی کە دەورەی پێشوو لەسەر مەسەرەن ئەوەی حرەکەتەی لە عەربێ تا هەمان بوو بەڵام ئەو شوێنەی کە دەستمان برد بۆ مەسەلەی اقتصاد و مەسەلەی ئابوووریەکە و ئەوەی کە حکومەت و دەسەڵات و لایەنەکان لێ دەرسن دەسەڵات سەڵی لێکردەوە بۆی نەیتوانێت ڕێگە پێ بدا و حرەکەتەیە بەشداری بێ ئەم شێوازەیە تا ئەو شێوازەیە کە تۆ کف نەکەیتە بەری بەرحاڵ یعنی تۆ بەر لەوەی کە حرەکەتکەی مەرجی خۆت واژۆ دەکەی یا مەرجی خۆت ئامادەی بە ڕسمێت بناسی لە کاتێکە ئەمە پێچەوانەی ئەو پەیامەیە کە تۆ هەتە موچە یاخۆ هەرچی داخوازی کە هەیە بۆ ژیانێکی باشترە ژیانی باشتر دەنگی بەرز نەخشەی دروست ئامادەیی باش و ڕۆحیەکی شۆڕژێڕانەی ئەوەیە کە بتوانێت هەنگاو بە هەنگاوەکانی خەڵق جەزب کا بۆ لای خۆی و بێتە هەوێنەوەی کە عملێ بک کە بارحاڵ ئاسی بزوتنەوەکەوە ئاسی نازنامەکەەوە داخوازەکان خەڵق زیاتر پێوەی پەیوەست بن بەڵام لە ڕانسیە ئەوەی کە ئێمە دوا بە دوای خۆبشانانەکەش بینیمان لە ئاسێکە لە میدیا و دەزگاکانی سوسیال میدیا ینی زۆر جێگەی تیاڕامان و تێبینی و سەرنجانشی ئەو تۆ بوو کە بارحاڵ کەس ناتوانێت قسانە بە جدی بگرێ ئەو بەداخەوە بارحاڵم قسانە شوێنەکە وەختێکە ڕێکخراوەکە دێت دەیان کەسی خەباجیە ڕوودەیان دایەن و شخصیات بەشداری تیا دەکا بەڵام بارحاڵ وەختێک کە پەیامی ئەسڵی ڕێکخراوەکە بینین ئەوەیە بۆ بەدەستێنانی حەقەکانی خۆمان دەچینە ناو بە پێئەچینە بەغا یان ئێمە بارحاڵم پێمە لە سەرتاوە تو هەسەکەی ڕوبڕووی کارێکی جدی نابێتەوە و من ئارزووەکەم هەڵەکەم قسەکەم بۆ چوونەکەم هەڵە بێ و بتوانن 20 کەس لە سلێمانیەوە بڕۆن بەڵام ئەمە شتێکی زۆر نامەیە بۆ کۆمەلگا بە شێوازی کارکردن تازە ئەگەر بیشتن قەت ئارزوی ئەوە ناکەم و دڵخۆش نیم بەوەی کە یەک بەشەر بۆ ڕۆحێ و تەسەور و بۆ هینەوە بچێ ئامادەیەوە بچێ کە من جلی کفن جلی سپیەکەمە بەربار حاڵ جلی سپی بەرحاڵ نیشانەی خۆی وەڵەن ئەکرێ بڵێ نیشانەی تەسلیم بوونە ئەکرێ بڵێ نیشانەی ئەوە شەکە بارحاڵ لێسەوە ئامادەی مەرگن کەواتە تۆ هیچی نەکرۆ بە هیچ ینی تۆ بۆ ئیشە کە ڕێی زەنجێکە کە ڕێی کە خۆت واژۆیەکەی کامایی ئەم کاری من بێهودەیە پرسیاری ئەوە کراو لەلایەن بینەرانەوە کە پێتانوانیە کە خەڵکی ئیتر لە خۆ پیشاندان بێزار بوو بێ هەڵبەت وەڵامی ئەوەتان نایە من پێش بینەر فریاکەوتمان پرسیارە بکەم وەڵامتاندایە بەڵام ئەگەر ویستان تەکمیلی بکەن دواتر لەگەڵ پرسیارێکی من بڕێک جیاوازتر کە شاسۆر عەبدولواحید دەستگیر کراو لە هەڵبژاردننی دەمانگ دروست دەمانگبەر لە ئێستادا پتر لە 300,000 دەنگی هێنا ئەم پرسیارە زۆرە کرێ بۆچی لانی کەم یەک لەسەر هەزاری ئەم دەنگدرانە نهاتە سەر شەقام بەڵێ لە ڕاستی ئەو بەڕێزێکە و پرسیاری کردوە گەر ئیجازەمان با بارحەمن تەوزیحێکە ما لەسەرەوە کە ئەم حرەکەتەیە ئەکرێت دەیان شێوازیکەی هەبێ بەڵام ئەم پرسیاری کە دواتر کردی ئەمە نەکە پەیوەندی بە بزوتنەوەی نەوەینەوە هەیە بە مۆدیلە لە کاری سیاسی کاری حیزبی سیاسی هەیە لە کۆمەڵگەی کوردستان ئەم مۆدیلە زیاتر ڕەنگە لە وڵاتانی ئەوروپا هاتبێتەوەی کە تۆ لە هەڵبژارنا خۆت هەڵەبژێری پێویستی بە دەنگدەرە ڕاستە بەڵام کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی سێ بەرچێکی هینی هەیە سیاسی قوڵی هەیە ڕاوەسانەوە ڕووبەدوبوونەوەیکی قوڵی هەیە و میکانیزم و شێوازی خەباتکردنی کۆمەڵگەی ئێرە وڵاتانی ئەوروپا زۆر جیاوازە ئەگەر لە ئەوروپا وڵات و پەرلەمان و بارحە پەرلەمانتار جێگە و مەکانێکی کەوت جیاوازیان هەیە و شوێنی بڕیادان و نەخشە و پلان و زۆر مەسائلێکەیە لەلایەکەوە لە کوردستانە ئەمە خۆی نییە هیچێ دووهەم شتەوەی لە ئەوروپا نەقاباتی کرێکاری هەیە سنەتی جیاوازی خەباتکردن هەیە ڕێکخراو هەیە منەظەماتی کە هەیە ئەوەی لە کوردستانە هەیە بارحاڵ هەندێک دەستە و کۆڕ و کۆمەڵ و ڕێکخراون کە هێشتا نەیانتوانیوە لەو ئاستا خۆیان بنوێنن کە ببنە ئەو هێزە وەک بەدیلێ وەک تەرەفێ مەسەلەن بانی بانگەوازی بکەن وەکوی لە ئەوروپاکرێ ئەگەر نەڵم 9 ملیۆن 2 ملیۆن 3 ملیۆن کە جاری وایە لە وڵاتانە ئەوە ئەکرێ 50,000 2,000 10,000 بێتە سەر شەقام ئەمە پرۆسەیەکە لە کوردستانە باسەکە پەیوەندی بە زۆری ڕێکخراوە کاری ڕێکخراوەیە گەڕێتەوە کاری حیزبیش ئەم تاثیراتی لەسەر هەیە ئەوەی کە بینیمان ئەم حیزبە سیاسیە یا ئەم لیستە 300,000 دەنگی هێناوە 15 پەرلەمانتاری هێناوە وەختێک کەسی یەکەمی ئەژیرێ ئەم حیزبە سیاسیە لەو 300,000 سی کەس نایەنێتە سەر شەقام ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ دەنگدەری هەیە دەنگدەر ئەتوانێت لە دژی فلان حیزب فلان سیاست فلان دەسەڵات بۆ خۆی بچێ بارحاڵ دەنگ با بە هەر لیستێکە پێی خۆشە ئەوە بە معنای ئەوە نییە کە 300,000 کەس لەم کۆمەلگایە لە هەموو سیاست و ئاماج و بەرنامە و استراتیژێکی ئەو حیزبە دیفاعەکەن بۆی ئێمە بینیمان ئەم لاوازیە
بۆ هۆی ئەو پرسیارە هەڵەخڕێنێ یا ئەو پرسیارێنێتە پێشەوە بەڕاستی ئەم شێوازەکارە لە کوێ کێشەی هەیە لەو شوێنە کێشەی هەیە بناجیان کە هەموو ڕێکخراوێک هەموو حیزبێکی سیاسی پێویستی بە ڕێکخرا و ڕێخستن هەیە پێویستی بەوەی هێزێکی هەبێ ئەم هێزە قەناعەتی بە مەبدەئی بە بیر و باوەڕی بە بەرنامە و استراتیژی ئەو لایەنە هەبێ بەڵام دەنگدەرەکانی شاسوار عەبدولحەمید باڵحاڵ ئەم کەسە نەبوون ئەم هێزە نەبوون خەڵکانێک بوون بە هەموو سەداقەتێکی خۆیانەوە بەرحاڵ دەنگیان ناوە لە باتی ئێکس بە محمیاندا بە شوێنشکیاوە شێکی مەبدەئی نەبووە بۆ ئەوان شتێک بۆ زیاتر لەو چوارچێوە بۆ کە ئەوان ئەمایان بە دەرفەتێ زانیوە نەفەسێکی زیاتری بۆ بزین بۆی ئەمە ئەگەر بیکەنە تەجروبەیە هیچ زۆرە ڕێکخراوێک لە کوردستانە بەتایبەت ڕێکخراوی جەماوەری ناتوانێت پێش بۆ بەسێ بڵێ ئێمە هەوادارمان هەیە لایەنگرمان هەیە کە ئەمە خۆی زۆر باشە بەڵام ئەم باشەیە وەختێک کە جەدەل وە چەلەنجێکی سیاسی وەچێ بەرچێشی سیاسی بێ ئەبێ بەشێ لەم هێزە سیاسی تۆ و بەشێ لەم ئەندام و هەڵسوڕا و شخصیەتانە و لەم هزاران کەسە لە مەسیری کاری خەباتی سیاسی تۆ دەرکەوێت بەڵام ئەم ئسلوب و ڕێگە و ڕەوشتەی کە لە ناو ئەم بزوتنەوە هەیە لەوە زیاتر شتێکی کەی چاوەڕانی لێ ناکرێت و پەیامێکیشە بۆ ئەم جۆرە لە کاری حیزبەتی و بۆ ئەم حیزبە بەتابەتی بەرحاڵ ئەوەی کە پێدوانە بێ کە ئەگە 300,000 کەس دەنگی یاوە بە تۆ لە ژێر هەر چوارچێ و چەترێکا بێ بە هەرچی دەلیلێک بێ ئەمە ئەو هێزە بێ کە تۆکا بە هێزێکی ئاڵ و گۆڕبەخش لە کۆمەلگا هێزی سیاسی بەدیلی هەیە نەخشەی هەیە بەرنامەی هەیە ڕێکخراوی هەیە مؤسسەیە بەرحاڵ دەیان مەسائلەکەی هەیە پەیوەندی بۆەوە هەیە کە تۆ چۆن هەنگاو بە هەنگاو کارەکانی خۆت لە ڕێگەی ڕێخستنەکانی خۆتەوە فراوانەکەیت و هەموو ئەو مەملەکەت و وڵات و ئاڵوگۆڕانی لەسەر تاسەری جیهان بوون بەرحەل لەو شوێنەوە دەستی پێکردەوە و منە مەرفەزەوە دەستی پێکردەوە کە ڕێکخراوێکە بۆ ڕابردوێشی هەبوو ئێمە ئەگەر نمونەیەکی زۆر سادە بێن لە پێشە لە 2011 وەختێک کە بەهاری عەرەبی بوو لەو سەردەما بەرحەل لە تونسا هین هەبوو ئیتحادی شەغیلە هەبوو لەوێ ئیتحادی شەغیلەی تونس بەڵام ساڵەهای ساڵ بوو ئەو ڕێکخراوە ئەزمموی هەبوو دروست بوو قیادەی هەبوو کادری هەبوو مؤسسەی هەبوو دەستگای ڕاگەیاندنی هەبوو بەرحەل هێزێکی ملیتان بوو بۆیە وەختێکی لە هەڵبژاردنا خۆی دەست پێەکە تقریبا نیوەی زیاتری هەڵبژاردنەکە و کاندیدەکانی ئەو ئەچنە پێش و شانسیان هەیە بۆیە لە فترێکی زەمەنیان مەبادئیان مەبدەئیان ئیشیان کردۆ بۆ ئەو بەرنامە استراتیژیەیە بەڵام کەسێکی دەنگدار کە ڕەنگە وەکوتم لە دژی فلانە حیزب لە دژی فلانە کەسایەتی لە هەر ئەوەی کە لە کوردستان خۆی مۆدیل و باوە هەمووی باس لەسەرەوە کاکە مهمەیە دژی دەسەڵات بی باشە هەمومان ئەڵێن بڕوخە دەسەڵات بەڵام ئەی چێ بێت ئەم ئەو پرسیارەوە ڕەتی هەیە بۆ پرسیارە زارشیکەوە بەدیلەکەی تۆ چییە ئەو هێزەی تۆ چییە کە ئەتوانێت هەوێنی ئەو ئاڵ و گۆڕە بێت بۆیە لێرەوە ئێمە ئەزانین کە ئەبینین نەقسێکی گەورە دەم حرەکەتە بەحسەکە لەسەر نەقسی نەوەی نوێ نییە بەڵکو ماتریالێک یا ئەسڵەن جەوهەری خودی ئەم حرەکەتە و نازنامەی کارکردن و شێوازی کارکردن و عەقلیەتی سیاسی ئەم بزوتنەوە و ڕەهبەریەکەی لەو چوارچێوایە کە بەرحاڵ ئەوەندەی دڵ بە دەنگدەر خۆشەکە بۆ ئینتیخاباتەکە ئێمە ئەبینین 1 ساڵە 2 ساڵە ڕەنگە مەسەن ئەم کەسانەکەم نەبوو بێتن بانگەوازی 100,000 کەسیەکە بانگەوازی سەرتاسەریەکە بانگەوازی گەورەکە بەڵام نەتیجەی ئەوەیە کە 50 کەسیش ناتوانێت بێنێتە سەر شەقا بۆیە بەڕاستی ئەمە بۆ ناڕەزایەتیەکان بۆ ڕێکخراوە جەماوەریەکان بۆ ڕێکخراوە پیشەیەکان بۆ ئەو شوێنەی بەتایبەت ئەو ڕێکخراوانەی کە خۆیان وەکو بەدیلێ لە کۆمەلگایە دەبیستن ئەبێ ئەمە ئێعاز یا ئەمە سەرنجڕاکێشانێکی گەورە بێ ئەساسی ترین شت لە کۆمەلگەی ئێمە بۆ ئەوەی لە هەموو ئەمە مەینەتیان ڕزگارمان بێ خودی ڕێکخراوبوونە ڕێکخراوبوون هەبوو ئاسێ لە وشیاریە وشیاری هەبوو بەرحاڵ ئەتێ ئاسێ لە بەرنامەکانی توە بە زۆری شکر کاریگەری لەسەر ئەڵگۆڕەکانی کۆمەلگا دابنێ وێمە پێم وایە لە ڕوێکەوە ئەو حاڵەتە ئاسایی بوو شێکی زۆر چاوەڕوان نەکران نەبوو بەڵام لە ڕوێکی کەشەوەیە کە ئەم جۆرە لە مۆدیلی حیزبەتی ناتوانێت بێتە جێگەی ئومێدی کۆمەلگا و ئومێدی ئەو بەشەی حەدیقەل کە تەنانەت دەنگیشی پیاوە پرسیارم زۆر مابوو بەڵام کات زۆر ڕۆشتۆ بەتابەتی کێشە تەکنیکەکان کاتێکی زۆریان بەفی ڕۆبردین و بەڵام هیوادارم چۆن لە بەرنامەکانی ئایندەترا زیاتر لەسەر ئایندە و ئاراستەی ناڕەزاتی جەماوەریەکان لە کوردستاندا تاوتێ بکەین و حەقی پێویستی خۆی پێ بدەین لێرەدا بەهادینی حاجی بەکەتاش ناسرا بەڕێوە عارف زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون چاوەکەم سپاس بێوەش ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە دەستگیرکردنی شاسوار و درێژکردنەوەی زیندانی شێروان شێروانی قسە و باسمان دەبێت و لاگەڵمان بمێنەوە
بەڵێ عزیزان بەرداوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش پرسی ئازادی لە کوردستان جارێکی تر تەوەری ئەمڕۆمانەوە بە دیاریکراویش لەسەر دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید و هەروە درێژکردنەوەی زیندانی شێروان شێروانی و ئەم بابەتەش لەگەڵ تاهیر حەسەن تاوجە دەکەین. تاهیر حەسەن ئێوارەت باش و سپاس کام جارش لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و بینەران و بیسەرانی ڕادیۆ پێشەنگ باش تەلەڤیزیۆنی پێشەنگ باش ماندوو نەدەم. زۆر سپاس. دوێنێ 19 ئاب شێروان شێروانی کە حکمی 6 ساڵ دراوە و 4 ساڵە لە زینداندایە 4 ساڵ و 5 مانگی تر زیندانی بەسەردا فەرزکرا بە بڕیاری دادگای لە هەولێر. ئێوە چی خوێندنەوەیەکتان بۆ ئەمە هەیە گەر خۆتان ئازادانە قسەی لەسەر بکەن؟ بە بڕای من مەسەلەی پوچی دادگا و نەبوونی دادگا لە کوردستان ئێستا هەموو کەسێکم ئەم حەقیقەتە ئازانێ. یعنی لە حەفتەی شوباتە هەر ئەم چەکدارانەی یەکێتی و بەڵتەچەکانیان تەقان لە مناڵ کرد، تەقیان لە پیر کرد، کوشتیانن هەر لە بەردەمی ئاسایشی هەولێرە کە ئێستاش هەتا لەسەر گۆڕەکەشی ئەم عیبارەیە نووسراوە کە کەسێکی خانە نشین هاتبوو بۆ داوای موچەکەی و خۆ پیشاندانێکە یایەنە بەرشەق ئێستا لەسەر قەبرەکەی نووسراوە لە من دەدەی هەڵمەتکردن، خەڵک فراندن، ڕۆژنامە نووس فراندن، لێدان، ئەشکەنجە، زیندانەکان کە زیندانی ئاسایش و زیندانی پاراستنی پارتی و زیندانی زانیاری یەکێتی هات یعنی ئەبوو غرێبیان شەرمەزار کردووە، ئەبوو غرێبی سەردەمی باز. بۆیە مەسەلەیەکی چاوەڕوان کراوە ئەوەی کە شێروان شێروانی بیزاد لەسەر ئەو زۆرتر ئەچن مەسەلەکە بە بڕوای من کێشەیەکی زۆر شخصی کە مەسرور بارزانی هەیەی لەگەڵەوان. چونکە شێروان شێروانی لە یەک دوو جێگا کە مقابلەی کردو قسەکە لەسەر ماڵی بارزانی قساکە، لەسەر عایلەی بارزانی قساکە. بۆ پارتیش پارتی قەتا ڕەخنەگرتن لە پارتی ئەتوانێت بە گەروی پارتیا بچێتە خوارەوە، بەڵام ڕەخنەگرتن و قسەی بەرز و نزمکردن بەرامبەر بە عایلەی بەرزانی شتێکە لەسەری خۆش نابن، لەسەر ئەوە سەردەش عوسمانیان کوشتووە. باشە بۆیە عەشیرەتێکە دەوێ نیشان بە کە دەستبردن بۆ قەراغی خێزان و خانەوادەی ئێمە خەتی سوورەوە هیچ کەسێک بۆی نییە دەستبەرێ بۆ ئەمە. ئەجینا ئەو تۆمەتەی کە شێروان شێروانی جارێکی کەیان پێ حکم دراوەتەوە کە گوایە لە سجنە هەڕەشەی کردووە لە پلەدارێکی ئاسایش. آخر چۆن ئەچێتە عەقلی چ کەسێکەوە کەسێک لە زیندانە خواخوایەتی دەقێ زووتر بەربێ بچێتەوە بۆ لای ماڵ و مناڵەکەی چۆن هەڕەشاکە لە ئەفسەرێکی ئاسایش چۆن ئەیکاکاری وە چۆنەکە. بۆیە قسەیەکی پڕوپوچ و بێمعنایە دەوێ پارتی ئەوە نیشان بە کە هەر کەسێک ڕەخنە لەوان بگرێ، هەر کەسێک پەرێزی ئەوان بشتێنێ بە ئارەزی خۆیان دادگاییەکەن. من لە مقابلەیەکە حتممە ێوەش گوێتان لێ بووە بە بەرچاوی هەموو خەڵکە و بە بەرچاوی هەموو تەلەڤیزۆنەکانەوە بافڵ تاڵەبانی ئەڵێ ئەمە قسەیەکە لە کەوانەیەکە قسەی ئەوە ئەڵێ دادگا لە کوردستانە وجودی نییە، هیچ دادگایەکی سربەخۆ نییە، حاکمێکی فەقیر حاکمێکی بەدبەخت لە دەستگایەکی ئەمنیەوە تەلەفۆنی بۆ ئەکرێ پێی ئەڵێن بڕۆ بەیانی ئەمە بکە. ئەمە قسەی بافڵ تاڵەبانیە کە نزیک بە 2 ملیۆن بەشەری خەڵکی کوردستان لەژێر دەسەڵاتی حیزبەکەی ئەو هێزی چەکداری ئەوەیە دەڵێت دادگا وجودی نییە. بۆیە مەسەلەکەی هەتا شاسواری هەر ئەم قسەی بافڵ تاڵەبانی خۆی بێنیتەوە قسەیەکی پڕوپوچە. بۆیە شتێکی زۆر نائینسانیە وەحشیگەریەکی لە ڕادە بە دەری پارتیە بەرامبەر بە ئازادی، بەرامبەر بە کەرامەتی ئینسان، بەرامبەر بە شخصیەتی ئینسان، بەرامبەر بە شێروان شێروانی چی کردووە کەسەیانی چ تاوانێکی کردووە. ئەی ئەو هەموو کەسانی کە لە نێو ڕیزەکانی پارتیە و هەموو بەڵتەچیانە چێ درایە دادگا بە چێ وترا پشتی چاو برۆیە. آخر لە بەردەمی ئاسایشی ئەو لێرە دووسێک بەڵتەچی پارتی کە دەمانچە سەری فەرهاد پیرباڵیان نشکان بە بەرچاوی ئەو خەڵکەوە. بۆیە چێ درا بە دادگا چێ لێی پرسرایەوە. بۆیە قسەیەکی پڕوپوچە و ناحەقێکی ئێجگار گەورەیە. بە بڕوای من ئەم نابەرابەریە وەختی خەڵکی کوردستان ئومێد بە هێزێکی سیاسی پێشڕەوی شۆڕژگێڕەوە گرێبا لە ئەستورترین شوێنی ئابچڕێ و ئەچێشتێنە دادگا و ئەو کاتە دادگاکە عەکسە بێتەوە
ئەوان دەبێت خەڵکی ناڕازی وە لەلایەن جەماوەری ئازادی خواز و یەکسانی خواز و شایستەی خەڵکی کوردستانەوە دادگایی بکرێن بۆ مڵک و ماڵیان دەستی بەسەرا بژێرێت. پێم خۆشە بۆ چوونی تۆ لەسەر و کاردانەوانە بپرسم لە شێوەیەکی گشتیە لە کۆمەڵگادا لایەنە سیاسیەکان ڕۆژنامە نووسان و بە تایبەتیش براکەی شێروان شێروانی خۆی کە ئەڵێ پیرۆزبایی لە شێروان بکەن کە بووە بە ڕەمز و سومبڵی بەرەنگاربوونەوەی دەسەڵاتداران. هەروەها پەیامێکی شێروان شێروانی خۆشی بڵاو بۆیەوە ئەڵێ من سەربەرزم. قسەتان لەسەر ئەمانە چییە؟ حتما سەربەرزەبەوە، بەڵام قسەکە ئەوەیە بابە قسە لەسەر ئازادکردنیەتی. ئێمە ئەگەر لە ژێر فشارە بتوانین شێروان شێروانی ئازادکەین، یعنی دەرگایەک یعنی پەنجەرەیەک زیاتر بەڕووی ئازادی بۆ خەڵکی کوردستانە لە ژێر دەسەڵاتی تاگڕە و دژی ئینسانی پارتیا بکەینەوە. یعنی حکومدانی جارێکی کە ئەتوانێت ئەو سیمار ڕەشە دژی ئازادیە پیشانی خەڵکی لانی کەم ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتی بە کە کەس ناتوانێت زمان هەڵبێنێتەوە. یعنی بۆچیە بێ پیرۆزبایی لەوە بکەم کە 4 ساڵیکیان بۆ تازە کردەوە. منەزانم لەباری ڕۆحیەوە شێروان شێروانی ئەڵێ من بووم بە ڕەمز و بوو بەوە حتمما سۆز و عاتیفە و خۆشەویستی و محەبەت و پشتیوانی بەشێکی ئێجگار زۆری لە خەڵکی کێکار و زەحمەتکێش و ئازادی خوازی کوردستان بۆ لای خۆی ڕاکێشاوە و هاوکاتف و نەعلەت و ناڕەزایەتی بەرامبەر بە دەسەڵاتی بنەماڵی بارزانی ڕاکێشاوە ئۆکەی. بەڵام ئێمە قسەکەمانەوەیە کە دەبێ ئازاد بکرێ. کێشەکە ئەوەیە کە زیندانیانی پێشووی بادینان کە هەمیشە حزبی کۆمونیست لە ریزی پێشەوەی خەبات بوو بۆ ئازادکردنیان بۆ ئەوەیە کە بتوانانی پەنجەرەیەکی زیاتر ئازادی بکەیتەوە کە خەڵک بتوانێت هەناسەی هەڵمژێ لە دوهۆک لە زاخۆ لە هەولێر لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتیا کە کراوە بە یەک معسکرێک. ئەوەی کە ڕێبواروەلی نووسیوێتی باشترین شوێنە بۆ هاتوشۆکردنی بەعسیەکان و زیندانێکی پیۆنگیانیشە لە شاری هەولێرە لە کۆریای باکوور. بەهەرحاڵ قسەکە ئەوەیە لەگەوەی کە پیا هەڵدان نەزانی چۆنە پیا هەڵدان شتێکی باش نییە. بنەزانم من ێستا لە هەموو کەسێک زۆرتر شعورم هەیە بۆ شێروان شێروان و بۆ ئەو مقاومەتی کە ئیکا، بەڵام هاوکات دڵم لە لای مناڵەکانیەتی، دڵم لای خێزانەکەیەتی کە چاوەڕێ بوون حکومەکەی تەواو بێ حکمێکی ناڕەوا کە کراوە بچێتەوە بەناو ماڵ و مناڵەکەی. بۆیە دەبێت خەباتکەین بۆی ئازاد بکرێ، نەگەوەی کە مقاومەت بکات لە زیندانە. بێنە سەر کەیستی شاسوار عەبدولواحید، ئەمەیان ئەگەر قسەی ئازادانی خۆتانی لەسەر بکەن و لەو پرسیارە گشتیە دەست پێ بکەم سیاسیە یاخود یاساییە؟ هیچ قسەیەکی تیانە سیاسیە. هەموو ئەوانەی کە ئەسڵەن مێژوویەکی قێزەونیان هەیە یەکێتی و پارتی لە مەلەفی سیاسیە بیکەن بە مەلەفی یاسایی، مەلەفی ترۆریان هەیە یکەن بە مەسەلەی زەویزار، دزی و تاڵانیان هەیە یکەن بە مەسەلەی زەویزار و شوزانە مەسەلەی دا و دەرمان و ئەمەوانە. بەهەرحاڵ دیارە ئەم کێشەیە سیاسیە. بەڵام منەمەوێ بڵم کە شاسوار عەبدولواحید خۆی قارچیەکە لە ژێر دەسەڵاتی گەندڵ و دزی و تاڵانی و بە فڕۆبردننی سەروەت و سامانی کۆمەلگای کوردستان لە کوردستانە هەڵتۆقیوە، لە ژێر شەتری دەسەڵاتی گەندڵی 33 ساڵی یەکێتی و پارتیە هەڵتۆقیوە. هەموو کەسێک گەزانێت کە سەرمایەک شاسوار عەبدولواحید بەیەکێوە ناوە زەویزارێکی ئێجگار زۆرە لەلایەن یەکێتیوە پێی دراوە بە ڕبحی لە ساڵ 20. ڕبحی لە ساڵ 20 یعنی ئەگەر 100 شوقەت دروست کرد 20 هی منە بەبێەوەی پەنجە بکەم بە ئاوە. ئەگەر 100 ڤێلات دروست کرد دەبێت 20 بەی بە من بەبێەوەی من پەنجە بکەم بە ئاوە، بەبێەوەی فلسێکم تیاسەر کردێت زەوی لە منەوە بۆ تۆش بچۆ بیکە بە تەمان بەشی ئەمە بەشی بەمە سەرمایە سەهینەکانی کەڵەکە کردووە. من خۆم گوێم لێ بوو کە شاسوار دەیان جار گوێم لێ بووە و توێتی من پارەی کارەبای حکومەتم لایە حکومەت قەرزدارم و هەر بە ئارەزوو نایە. ئەمە قسەی شاسوار خۆیت هەر بە ئارەزوو نایان نەبوو. بۆ ئەو کاتێک کە هەروتی بە ئارەزوو نایانە بۆ ئەو کاتەنیان گرت، بۆ ئەو کاتەنیان کێشایە دادگا تا بەشەر لەوە تێبگا بابە ئەمە پارەی کارەبای لایە ئەڵێ نایدەم ئەی جێشنە دادگا. یا چوزانم پشکەکانی چاویلان من ئاگادارم چەندین ساڵە شەکووا و دادگاییان لە شاسوار گرتووە، بەڵام مەلەفەکانی هەمووی لە دادگاکانە خۆڵ لەسەری نیشتە بوو، هیچ دادوەرێک ناچوو بەلایە. لێ ئێستاە کە ئەیکەنەوە لە کاتێکە 89 ڕۆژە خەڵک معاشی وەرنەگرتووە، خەریکی ئەسکەرتاریەت و سەرکوت و هێزی دەمامکدار و چوونە ماڵەکەی و هەمووانە بۆ ترس و تۆقاندنی خەڵکە بۆ ئەوەی کە خەڵک دەنگێکی ئازادی هەڵنەبڕێ.
دووبارە قسەکەی بافڵ تاالبانی بکەمەوەتی دادگا لە کوردستانە نییە حاکمێکی بەدبەخت لە ماڵەوە دەستگایەکی ئەمنی تەلەفۆنی بۆ کاڵێ بەیانی وا بکە وا بڵێ دەیانی بافڵ تاالبانی خۆشی دەستگایەکی ئەمنیە تەلەفۆنی کردو و توێتی بەیانی بچن ئەوە بێن و ئەوەی سەش باسی ئەوەکەن کە ماڵ و مڵکەکەی بەحساب ئەوەکەن و ئەوەی کە هیچ کەسێک پرسیارێکت کرد لە ڕێبوار بەر لە هەر شتێک منەوە بڵم کە حیزبەکەی شاسوار دەسهینە بزوتنەوەکەی شاسوار حیزب نییە بۆیە کەس ناچێت بە شوێن بانەوازەکەیە من پێم وایە هەتا بەشێ لەوەی کەم و کوڕیەکانی ناڕزایەتیەکانی مامۆسایانی ئەبڕۆ ئەوە بوو کە 2 ڕۆژ پێش ئەوە سروە عەبدولواحید وەنەوەی نوێ بانەوازی ئەوەی کرد کە بڕژێنە سەر جادە بۆیە ئەم جارە مامۆسایان بەشێکی ئێجگار زۆر خەڵک ترسیەوەیان بۆگەر بچنە نێو ئەمە لەوانەیە بەنەوەی نوێەوە تەداعی بێتەوە یان بۆ ئازادکردنی شاسوار بێ بۆیە حەزەری ئەویان بۆ کە بچن بۆ خۆ پیشاندانە بۆیە قسەکەی منەوەیە کە شاسوار عەبدولواحید حیزب نییە خۆی تەنیا یەک نەفەرە لەگەڵ دەغیلەیەک پارەکە لەم لاوە دایناوە لەگەڵ تەلەڤیزۆنێکە بۆیە بە ئاسانی توانی ئەوەش کە ئەو خەڵکەش کە دەنگی پێداوە با بە ڕقی لە یەکێتی و پارتیە بۆیە دەنگی بەوداوە بەڵام شاسوار عەبدولواحید و بزوتنەوەکەی نوێنەرایەتی یەک بزوتنەوەیەکی جەماوەری دیاریکراو لە نێو کای سیاسی کوردستانە ناکەن بەڵکو فقط دەنگ لەم لاولا کۆکەنەوە بۆ خەڵکانێک کە ڕقیان لە یەکێتی و پارتیە بۆیە ئەو خەڵکانە ئامادە نین بڕژێنە سەر جادە شەڕ بکەن بۆ شاسوار عەبدولواحید نایکەن بەڵام ئامادەن بۆ موچە بیکەن ئەمە مەسەلەکەیە بۆیە ئەو جارێکی کە بیڵێمە مەسەلەیەکی سیاسیە ئەگەر مەسەلەکە مەسەلەیەکی یاساییە دەبوو زۆر زووتر بیان کردایە بۆیە ئەمە ئوسلوبێکی قێزەوەنیش حەقیرانەیە کە کێشەیەکی سیاسی لەگەڵنەوەی نوێ هەیە دەیەوێت بیپێچێ لە مەسەلەی یاساییە و بیکا بە مەسەلەیەکی قانونێک کە خۆی وتی نییە لە کوردستانە بەڵام هەروەکو لەرا بینەرێکیش پرسیارەکەڵێ دۆسیەی زۆر لەسەر بووە هەم لەوەی خاوەن پشکەکانەوە هەم لەوەی پەرلەمانتارەکەی نەوەی نوێ خۆیەوە کۆنی نەوەی نوێەوە کە توێتی بێ هەڕەشەی لێکراوە ویدیۆی بڵاو بکرێتەوە هەتاوەکو دوایواتە ئەم دۆسیانەی لەسەر بووە دەژڵێت بۆیە تەبلیغ کرا و نەچۆ بۆ بەردەم دادگا سەرنجامی ئێمە هەر ئەگەر کەسێک با لە ئۆپۆزیسیۆنیش بێ هەڵسوڕاوی سیاسی بێ بەرامبەر دەسەڵاتداران بێ نابێ ڕوبەڕووی یاسایی بێتەوە من ئەزانم من قسەکەمەوەی بۆ ئەم کارە پێشووتر نەکراوە من لایەنگری ئەوەم کە من ئەزانم کە شاسوار عەبدولواحید ئەو ئیمکانات و سەرۆت و سامانەیەکەیەتی چۆن پەیای کردووە من ئەڵێم بەشێکە لە پرۆسەی گەندەڵی و دزی لە کوردستانە بۆیە ئەگەر قرار بێ لەسەر مەسائلی یاسایی دادگایی بکرێ یاسایەکەت مافڵەڵێ نییە لەسەر ئەوە دادگایی بکرێت دەبێ معلوم بێ تۆ ملاحەزە بکە شاسوار پێشەوەی بگیرێ ئەیزانی ئەگیرێ پێشووتر ئاگاداریان کردبوو کە ئەیگیرێ خۆشی وتی ئەگەر خۆتوانم نەگەڕێمەوە بەڵام ئەگەڕێمەوە بۆ کوردستان یعنی ئەمەی کردووە بە بەشێک لە کایی سیاسی و چێشمەکێش و ململانێ لەگەڵ یەکێتیە بۆیە مەوزوعەکە ئەگەر پشکەکانە ئەگەر مەسەلەکانی پێشووترە خۆ معلومە کە با ئەوانە بۆچی تۆزی لەسەر نیش بۆچی پێشووتر نەکرا بەڵام شاسوار خۆشی تۆم لە حەزە بکە شاسوار بەرامبەر بە ئێجگە خەڵکێکی ئێجگار بەرین هەتا بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکە لە بەرامبەر خەڵکێکی ئێجگار بەرینە دەیوت هەموو ئەو کەسانی کە ڕەخناگرن لە بنەوەی نوێ هەموو ئەوانە بەکرێگیراوی یەکێتی و پارتین و پارە لە یەکێتی و پارتی وەرەگرن یعنی هێشتا نەبوو بوو بە هێشتا هیچی بەدەست نەبوو کەسێک کە ڕەخنە لەو بگرێ بەکرێگیراوی یەکێتی و پارتیە طبعا کەسێک بەکرێگیراوێ دەبێ بچێشیتە دادگا یعنی جاسووسە ئەبێ بیچێشیتە دادگا هێشتا هیچی بەدەست نییە ڕێگە نادا ڕەخنە کەس ڕەخنەی لێ بگرێ بۆیە حزبێکی سیاسی نییە نەفرێک لەسەرەوە دانیشتووە تۆ پەرلەمانتار بە تۆ لا بڕۆ تۆ بڕۆ تۆ ئەوە نە کەسێک هەیە لی بپرسێ نە کۆبوونەوەیکی هەیە نە پلنۆمیکی هەیە نە ئینتیخاباتێک هەیە نە هەڵبژاردنێک نێ هیچ هەموو شتێک خۆیەتی خۆی خەڵک لابە خۆی خەڵک دانێ خۆی تاوانبار دروستەکە خۆی خیانەتکار دروستەکە خۆی ئەمە دروستەکە ئەمە جەوهەریە بزوتنەوەکەی شاسوارە بەس قسەکەی منەوەیە یەکێتی لەم هەلومەرجا کە خەڵک لەگەڵی بەرەڕووە بەهێزێکی دەمامکدارەوە هەڵە کوتێتە سەر ماڵی ئەم کابرایە
ئەمە شتێکی نائینسانیە، شتێکی غەیرە قانونیە، شتێکی دژی ئازادیە، شتێکە دژی هەموو بەهایەکی ئینسانیە. ئەسڵەن وەسیلەیەکە بۆ تۆقاندنی خەڵک، وەسیلەیەکە بۆی کە ئەگەر مامۆستایەک بیسی بێتە سەرجادە هێزێکی دەمامکدار بنێن و بچنە سەریان. ئەمڕۆ شێروانی تاقە نەفەرێکە بردوانە بۆ دادگا هێزێکی دەمامکداری زۆر گەوریان لە دەوری کۆ کردوێتەوە و کەوتونەتەتی هەڵان و لێدان و گرتن و ڕاوەدونانی ئەموو ئەو فقط بۆەیە کە فەزایەکی تۆقێنەر دروستکەن کە خەڵک داوای موچە نەکە، کە خەڵک نەڕژێتە سەرجادە، کە خەڵک دەنگی هەڵ نەهێنێ، کە خەڵک نڵێ وەرە تۆ کوڕێکی 20 ساڵت هەیە بیرەنەوتی لەکوێ هێناوە، زانکۆی لەکوێ هێناوە، 8 ملیارد دۆلاری لەکوێ هێناوە، ئەخر لەکوێ هێناوە، 40-50 کورسی پەرلەمانی هەرێکی بای دەفتەرێ دۆلارە لە خوێندن لە کورسی لە ئەوروپا زەمانە لە ئەوروپا بۆ خەڵکدا دەهینەکەی لەکوێ ئەم پارێت هێناوە. بۆی خەڵکەمە ئەمانە نڵێ، بۆیە ئەم فەزا تۆقانیان دروست کردوە. دەنا مەسەلەی شاسوار یاسا لە جێگەی خۆی دانێ، لەسەر گەندڵیە، لەسەر پارەی کارەبایە، لەسەر مەسەلەی پشکەکانی چاویلاندە، لەسەر دەستبڕینی ئەموو ئەو لەسەر هەچ شتێکە لە کاتی خۆی و کاتی خۆی کەوتی من پارە نایەمەوە بە حکومەت بە بانیان کردایە. بەس ئێستا لە نێو ئەم قەیرانەیە کە کوردستان لەگەڵی بەرەو ڕووە کێشەی بۆژوازی کووردە. تۆ تەماشاکە دەست دەمانە انتخابات کراوە، ناتوانن حکومت دروستکەن، ناتوانن ڕێک بکەون، ناتوانن 4 کەلیمە بەیەکەوە دابنیشن، ڕسوا بوون لە بەرامبەر دەسەڵاتی مەرکەزیە، لە بەرامبەر یەکە دانویان ناکوڵێ. ئەمە قەیران، ئەمەی شاسوار و یەکێتی، ئەمە یەکێتی و پارتی قەیرانی بۆرژوە ناسیۆنالیزمی کوردە لە دەسەڵاتدارێتیە لە بەرامبەر دەوڵەتی مەرکەزیە. ئاوا بەم جۆرە خەریکە ڕەنگەداتەوە و باجەکەشی بێموچەی، بێنانی، بێ ئاوی، بێ کارەبایی، وەستانی بازار، نەبوونی خزمەتگوزاری تەندروستی، نەبوونی ڕێگەوبار، باجەکەشی ئەو خەڵکی کوردستانیدا. لە هەندێک جەدەلەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە بەرامبەر دەستگیرکردنی شاسوار دەنگ هەڵبراوە باسێ و کراوەکاڵێ ئەمە پشتیوانیە لە شاسوار کە لە نەوەی نوێیە، تەنانەت بەنامە حیزبی کۆمونیستی کرێکاری بەوە لێکدراوەتەوە حیزبی کۆمونیستی بەرگری لە کەسێکی سەرمایه‌دار دەکات. پێم خۆشە بۆچوونی ئەوە لەو بارەیەوە ببیستم خودی خۆت هەم لەم بەرنامەیە و هەم لە زۆر بەرنامەی تریشدا ڕخنەی زۆر لە نەوەی نوێ خودی شاسوارشە و هەروەکو ئێستاش ئاماژەتان پێدا، بەڵام دیارە ئەم هێنا ڕەبتی بە خودی شاسوارەوە نیە، پرسی ئازادیە. من قسەکەم ئەوەیە، بەرنامەکەی حزبی کۆمونیستیش ئەوەیە، ئەزانی چۆنە وەختێک هەڵبکوتنە سەر ماڵی شاسوار ئەبێ چاوەڕێ بکەی هەڵەکوتنە سەر ماڵی تۆش، هەڵەکوتنە سەر خۆپیشاندانی مامەسایانیش. پێویست ناکات تۆ بۆ ئەوەی کە جێوێکی تۆقێنەر دروستکەن بۆیە بەهێزی دەمامکدارە و بەشە و ئەچنە سەر کەسێک. دەنا دوو پۆلیس دەتوانێ بچێت عەلیزەکەی بەرێ بیا بە کابرا و بڵێ کاکەجان ڕۆژی ئەمەی ئەمە داواکراوی بۆ دادگا، ئەگەر کابرا هێزی چەکداری کۆ کردەوە وتی نایەم و هینی کرد گوندەی کرد، ئەو وەختە تۆشە توانی هێزێکی بۆ بنێت و بە زۆر ڕاکێشی دادگای بکەیت. شتی لەم بابەتە نیەمان لە ژێرەوە لەسەرەوە لە ژێرەوە لەسەرەوە لەگەڵ یەکدا ئەنیشن، لەگەڵ یەک قسە ئەکەن، لەسەر کورسی پەرلەمان قسە ئەکەن، لە پەرلەمانی عراق بەیەکەوە دائەنیشن قسە ئەکەن، لەسەر ئەوەی کە چۆن وەزارەتەکان تەوزیعەکەن قسە ئەکەن. کاکی برا دوژمنی یەکتری نین ئەوانە لەسەر خێر و بێر و داهات و بەتاڵان بردن ئەگەر کێشەیەکیان هەبێ هی ئەوەیە، لەسەر ئەوەی کێشەیان هەیە. بۆیە وەختێک گەیشێتی لە ئیسلامیەکانی یا حزبی کۆمونیست بەیانی دەرکردوەتی بۆتان نییە چەک بەرامبەر بە ئیسلامیەکان بەکاربێنن. مەسەلەکەەوە نییە کە من لایەنگری لە ئیسلامی سیاسیەکەم، خۆ هەموو کەس حزبی کۆمونیست ناسی و تاریخ و مێژوویە ناسێ، بەڵام بەکارهێنانی چەک بۆ یەکلاکردنەوەی کێشەی سیاسی خەتەرناکە، چونکە دەنگی ئازادی ونەکە. ڕێگە ئەگرێت کە کەس بتوانێت دەنگ هەڵبڕێ بە ئارەزی خۆی، یا شتێ بنووسێ، یا شیعرێ بنووسێ، یا مەقالەیە بنووسێ، یا شانۆیەک بنووسێ، یا ڕسمێ دروستکە. بۆیە ڕێگە گفتوگۆکردن و ڕاگۆڕینەوە و دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ دەبێت بۆ ڕێگە بێت بۆ چارەسەرکردنی کێشەی سیاسی. وەختێک چەک هاتە پێشەوەی تر معنای لە ئازادی نامێنێت. ئەو لایکە چەکی زۆرتر بەدەستەوەی و هێزی زۆرتر بەدەستەوەیە لاکەی تر تەواوەکایتر. هەرواش بۆ لە کوردستان لە پێش ئەوەی کە ئەمانش بێنەوە بۆ کوردستان و لە شاخ هەر بە چەک کێشەی سیاسیان حل کردووە. یعنی یەکێتی لەگەڵ تەماشاکە،
یەکێتی لەگەڵ پارتی شەڕی کردووە، لەگەڵ حزب شەڕی کردووە، لەگەڵ ئیسلامیەکان شەڕی کردووە، لەگەڵ حزبی شیوێتی شەڕی کردووە، هێرشی کردووەتە سەر حزبی کۆمۆنیست. یعنی پارتیش بە هەمان شێوە، چ لە شاخ چ لە شار. پرسیارەکە ئەوەیە تۆ دەبێت فەزایەکی سیاسی ئارام دروست بێ کە خەڵک بتوانێت تعبیر لە خۆی بکە، ئەوە کە بتوانێت بخۆ پیشاندان بکە، بتوانێت حزبایەتی بکە، بتوانێت ڕێکخراوی جەماوەری دروست بکە، بتوانێت خۆ پیشاندان بکە، بتوانێت ئەوەی کە لە دڵ و دەرونیایەتی بە هەر ڕێگەیەک بە مناسبێت زانێت دەری ببڕێ. بۆیە قسەکە ئێمە لەسەر ئەوەیە کە شاسوار عەبدولواحید و هەڵکوتانە سەری ئەمە بووە بە یاسایی نیشاندانی کێشەیەکی سیاسیە و دەبێت شاسوار دەست بەجێ ئازاد کرێ و ئەو کێشانە بخرێتە سەر مێزەکە، لەسەر مێزەکە دادبرێ، سیاست و یاسا لە یەکتری جا بکرێتەوە. یەکە بافڵ خۆی بڵێ یاسایەک لە کوردستانە نییە و محکەمەیە لە کوردستانە نییە و هێزێکی ئەمنی جواب بەنێرێ بۆ حاکمێکی بەدبەخت دەڵێ بەیانی وا بکە، یەکەواتەی تر چ معنایەک مایەوە بۆ دادگا و بۆ بۆینەکە. بۆیە کارەکە لە بناغەیان نائینسانی و دژی ئازادیە. ئەجنا هیچ نیە من چ لایەنگیریەک ڕەبتی بەوە نییە کە من تەسەوورێکم لەسەرنەوەی نوێ هەیە. خۆتە وتم سەرنجام ئەمە چیە گەێن؟ ئێمە تەنها لە یەک هەفتەی ڕابردووە دوو کەیسی لەم چەشنەوە چەندین کەیسی تری هاوشێوە هەر لە هەفتەکانی ڕابردوو و مانگەکان و ساڵانی ڕابردووە لە سایی دەسەڵاتدارێتی یەکێتی و پارتەوە هەر لە هەڵقوتانە سەر ئەحزابی سیاسیەوە هەتا و کۆڵسوڕاوان و چالاکوانان و ناڕەزاتی مامۆستایانی شێرشی کراوەتە سەر. پرسی ئازادی لە کوردستاندا بەرەوکوێ ئەچێت و چی ئەخوازێت لە بەرامبەریا بکرێت بۆ ئەوەی کە تۆ ئاماژت پێدا ئەم فەزای تۆقێنەر و فەزای ئازادی بکرێتەوە نەک تۆقێنەر. ئەزانی چۆنە ئێمە لە تەحلیلی خۆمانە ئەو کات بۆ حەڤەی شوبات وتمان تا پێش حەڤەی شوبات دەسەڵاتی یەکێتی و پارتی لەسەر دوو قاز وەسا بوو. قاچێکیان هێزی سەربازی بوو، قاچێکیان خۆشباوەڕی خەڵک بوو بە دەسەڵاتی یەکێتی و پارتی، بەوەی کە ئەمانە چاگە بن، بەوەی کە ئەمانە لە میلەتی خۆمانن، بەوەی کە ئەمانە مێژووی دوور و درێژیان هەیە، خەباتیان کردووە، بە هەر حاڵ لە خۆمانن، کوردن، هاو زمانن، هاو نەتەوەن، فلانن ئەم خۆشباوەڕی هەبوو. لەدا حەڤەی شوبات و ئەوەی کە یەکێتی و پارتی دەستیان کردەوە مناڵی 8 ساڵیان کوشت و پیری 6 ساڵیان کوشت، ئیتر ئەو پای خۆشباوەڕی خەڵک نەما بەرامبەر بە یەکێتی و پارتی. ئێستا دەسەڵاتی یەکێتی و پارتی فقط لەسەر چەک و سەرکوت وەساوە، هەتا بێت ئەم سەرکوتە بە شێوازی جۆرا و جۆر نیشانەدەن. ئەمەی کە لە بەرامبەر شێروان شێروانیە ئەکرێ، ئەمەی کە لە بەرامبەر شاسوارە ئەکرێ، ئەمەی کە لە بەرامبەر کەیسی جۆرا و جۆرە ئەکرێ، ئەوەی کە لە بەرامبەر هەڵەکوتە لەسەر ڕۆژنامە نووزەوەی کە مامۆستا ئەدەنە بەرشەق. بە هەر حاڵ هەموو ئەمانە نیشان ئەدا کە خەڵک لە دۆڵێکە یەکێتی و پارتی لە دۆڵێکن. خەڵک هیچ خۆشباوەڕێکی بە یەکێتی و پارتی نەماوە، یەکێتی و پارتی فقط لەسەر هێزێکی زەبەلاحی و میلیشایەکی سەربازی جۆرا و جۆر وەستاوە. باشە چارەنووسی ئازادی لە کوردستانە بەسراوەتەوە بەڕادەی یەکگرتووی و هاتنە مەیدانی خەڵک بەرامبەر بەم عەسکەرتاریەتە، بەرامبەر بەم سەرکوت و هەوسا پشراویە، بەڕادەی یەکگرتووی خەڵکەوە، بەڕادەی ڕێکخراوبوونی خەڵکەوە وەساوە. هەتا خەڵک پەرش و بڵاو بێ، هەتا خەڵک نایەکگرتوو بێ، تا خەڵک ناڕێکخراو بێ، بە بڕوای من یەکێتی و پارتی ئەتوانن هەرچی زیاتر ئازادی بەرتەسکەنەوە، هەرچی زیاتر هێرشەکانیان بۆ سەر خەڵک دەست پێ بکەن، هەرچی زیاتر. ئەنی تۆ تەماشاکە خەڵک هەشتا ئەوەمە ڕۆژن فلسێک نەچۆتە گیرفانیەوە، بواری ئەوەشی پێ نادا، تەنانەت بێتە سەر جادە بڵێ معاشمەوێ، حتا بەڕێگەی سلمی، بەڕێگەی ئازادانە، بەڕێگەی مۆدێرن، بەڕێگەی شاریانە ڕێگە نادا کە خەڵک لە شارێکی وەکو هەولێرە بژێتە سەر جادە. مامۆساکان چون بۆ هەولێر لە سەیتەرەکە ڕایان گرتن و تەوهین و سوکایەتی دنیایان پێکردن و گەڕانیانەوە نەیانێش بچن ناڕەزایەتی خۆپیشاندانیان لەبەر دەمی UN بکەن. بۆیە بەڕاستی چارەنووسی ئازادی لە کوردستانە بەسراوەتەوە بەڕادەی هوشیاری خەڵک، بەڕاستی ڕادەی ڕێکخراوبوونی خەڵک، بەڕادەی ئامادەی خەڵک و پشتمان بە پشتی یەکەوە. خەڵک چارەنووسیان خواستەکانیان چارەنووسیان یەکێکە. بڕوا بکە ئێستا لە دەوری مەسەلەی موچە هەمووی بە یەکەوەیە، سایەخ تەکسیەک و دوکاندارێک و بەقاڵێک و مامۆستایەک و فەرمانبەرێک و خانەنشینێک هەمووی هەر یەک شت کۆی کردوونەتەوە کە معاشیان نییە.
ئەوەی کاری کە ئەیکەن پاریان نانێ یا ئەو کاری کە کردوێتی و خانەنشینە نایان دەنێ. ئەمە ینی خەڵک لە دەوری ئامانجی یەکگرتوونی لە دەوری خواستی مشتەرەک کۆ بێتەوە، نەک لە دەوری بیر و باوەڕی مشتەرەک، لە دەوری خواستی مشتەرەک. ئەم خواستە خواستی سەراسەریە، بۆیە دەبێت خەڵکی لە پێشڕەوان و ڕەهبەرانی ئەم بزنەوەیە بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانن نانەوە خانەکان، چۆن بتوانن چێشت خانەکان، چۆن بتوانن خاوەن تەکسیەکان، چۆن بتوانن فەرمانبەران، چۆن بتوانن مامۆستایان لە دەوری یەکتری کۆبکەنەوە لە دەوری شتێک کە ئێمە مافی ئەوەمان هەیە بژین، مافی ئەومان هەیە کارەکەین، پارە بین بە مناڵەکانمان، پارە بین بە مناڵەکانمان بچێ بۆ مەکتەب، مافی ئەوەمان هەیە کارێکەکەین موچەکەی وەربگرین. ئەمە شتێکی مشتەرەکە ئەتوانێت خەڵک لە دەوری کۆ بێتەوە یەک هێزی عەزیمی جەماوەری لە کوردستانە بکەوێتە ڕێ. بە بڕای من چارەنووسی ئازادی بەسراوەتەوە بەم ڕادی ڕێکخراوبوونەی خەڵک، نەک هیچ شتێکی تر، نەک وعدە و بەڵێنی هیچ حیزب و دەسەڵات و هینێکی تر. دار حەسەن زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشەنگ تیڤیشدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی، ماندوو نەبن. زۆر سپاس. سپاس. ئازیزان، هۆچانێکی بچووکی تر دەدەین و پاشان سەبارەت بە کۆبوونەوەکانی ترامپ لە ئالاسکا و لە ئەمریکا لەگەڵ پوتین و سەرانی ئەوروپا ماوە قسە و باسی لەسەر بکەین و لەگەڵمان بمێنەوە بە ئەم بابەتە شتاوتێ بکەین. بەرنەوەی بچینەم چاوپێکەوتنەوە بیرم چوو داوای لێبوردن لە بینەرانی ئازیز بکەم چەند سەرنجەک هاتبوو بەهۆی کەمی کاتەوەکەوە خەریکە کاتژمێرێکە ماوەی دیاریکراوی بەرنامەکانی پێشەنگ تیڤیە پرسەر دەنێین و هێشتا بەرنامەیەکیش ماوە تاوتێ بکەین کە کاتی ئەوێت، بۆیە بە داخەوە بەهۆی کەمی کاتۆ نەکرا ئەو سەرنجانی کە هاتبوو بیان خەینە سەر شاشە و قسە و باسییان لەسەر بکەین، بەڵام حتمما هیچ سەرنجە هیچ پرسیارێ بێ وەڵام ناهێڵینەوە و حتمما لە جێگەیەکی ترداگەر پێویستی کرد لە بەرنامێکی تردا دێینەوە سەری. بەڵام بینە سەر تەوەری ئەمڕۆمان تایبەت بە کۆبوونەوەکانی ترامپ لە پێشا لەگەڵ پوتین لە ئالاسکا و دواتر لەگەڵ زێلنسکی و سەرانی تری ئەوروپا و ناتۆ یەکێتی ئەوروپا لە ئەمریکا. ئەم بابەتەش لەگەڵ نووری بەشیر تاوتوێ دەکەین. نووری بەشیر ئێوارە باش و سپاسکە لەگەڵ مالیت. ئەم کۆبوونەوانەی چەند ڕۆژی ڕابردوو پوتین و ترامپ لە ئالاسکا و دواتر ترامپ لەگەڵ زلنسکی و سەرانی بەشێک لە وڵاتانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا و ناتۆ هەتاوەکو دوایی وەک باس دەکرێت بۆ مەسەلەی ئاگربەستەی جەنگە لە ئوکرانیا وەروە کۆتایی ئەم جەنگە لە ئوکرانیا و باس دەکرێت ئێستا لە هەموو کات زیاتر نزیکین لە کۆتایی ئەم جەنگیان لانی کەم ئاگربەست. ئەمەیە هۆکاری ئەم کۆبوونەوانە یاخود شتیتر لە ئارادا هەیە؟ ئەوەی ڕووی دەرەوەی میدیای جیهانی و میدیای ئەو حکوومەتانە و هەتا لایەنانی بەشدار بوون لە رووسیا و ئەمریکاوە تا وڵاتانی ئەوروپا ئەیخەنە ڕوو تەنیا مەسلەی کۆبوونەوەکان ئالاسکا و بە دوای ئەوەشە کۆبوونەوەی واشنگتۆن کە درێژەی کۆبوونەوەی ئالاسکایە لەسەر مەوزوعی ئاگربەست و وەستانی جەنگە لە ئۆکرانیا. بەڵام لە پشتی ئەمەوە مەوازعێکی گەورەتر هەیە کە مەوزوعی بەتایبەتی بۆ ئەمریکا و رووسیا کە مەوزوعی ئۆکرانیا مەوزوعی ئاگربەستی ئۆکرانیا بەشێکە لە ناو ئەوە درێژەی ئەو ئەوانەیە کە هەیە. مەوزوعەکە خۆی ئەساسی لە چ دەورەیەکە ترامپ و پۆتین وەکو ڕابەرانی ئەمریکا و رووسیا کۆبنەوە لە
دەورەی دنیای چەند قوتبیە ئێمە خۆمان نەزانین کە دنیای یەک قوتبی بەڕابەری ئەمریکا کۆتایی هات و ئەمریکاش ئەمە بەڕسمیە ناسیە بۆیە ضرورە لەوەی کە لەگەڵ گەورەترین و بەهێزترین لەو بلۆکە جیهانیانە کە ئێستا رووسیا لە مەیدانە کۆ بێتەوە بۆ تاوتۆکردنی ئەوزاعی دنیا بۆ نەخشەدا ڕێژانی وەزعەتی دنیا و تەقسیمکردنەوەی دنیا لە بینی خۆیان دەست پێ ئەکات بۆیە مۆزوعی ئۆکرانیا شەڕە نییە نەبووە ئێمە لە هەوڵڕۆژەکانی ئەو وەزعەیە کە رووسیا هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا و ئەمانە شەڕێ نەبووە بە ناوی شەڕی ئۆکرانیا و رووسیا بەڵکو شەروی ناتۆ و رووسیا بووە بەڵام مەیدانەکە ئۆکرانیا بووە ناتۆیش هەر وەک ئەزانین ئەوروپای موحەد بێهێز بووە چۆتە دواوە ئەمریکاش لەسەر ئەم مۆزوعە زیاتر ڕابەرایەتی ناتۆکە ئەگەر چی ناتۆش زەعیف بووە بەڵام دەستی پێوە گرتووە ئەمریکا و هێناوێتی بۆ ئەمەی ساد و سەودای پێ بکات لە ئاسی دنیا بە تابەتی لەگەڵ رووسیا بۆ سازدانەوەی دنیا بۆ یەکێ لەو خاڵانەی کە لە ئالاسکا بە دووقۆڵی دانیشتون و باسی کردووە یەکێ لەوانە کە مۆزوعی ئۆکرانیا چۆن ئاگەر بەست بکەن و ئەمەش ڕێکەوتنە لە بینی ئەمریکا و یان ناتۆ و رووسیا ئابێت بۆیە بە دوای ئەوە دانیشتنەکان ترەمپ لایەنەکانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا و بەریتانیا و فەرەنسا و ئیتالیا و فنلەند و هەروەها سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا و سەرۆکی ناتۆ بانگەکە دایانێنێ و هەروەها زلنسکیش دایانێ بۆ ئەوەی شەرعێت با بەوەی کە ئەمە مۆزوعێکە ئەمان بێنێتە ناوە بەڵام ئەم جارە حساب وەکو هێزێکی گەورە بۆ مۆزوعی ئەوروپا ناکات لە چوارچووی سیاسێت و شتێکە کە خۆی لەگەڵ رووسیا ڕێکەوتی کردووە ئەمان بێنێتە پشتسەری خۆی وەکو لە دنیای چەند قوتبیە ئەمریکا خۆی وەکو هێزێکی گەورە نیشان با و هەموو هێزەکانی کەش لە دەوری خۆی کۆکاتەوە و خۆی دانیشە لەگەڵ قوترێکا کە ئێستا رووسیا کۆبێتەوە و هەروەها لێرەشەوە جاریشکە بۆ ئەوەی شەرعێت با بە شەرعەتدانە بەوەی کە ئەمە کێشەکان لەگەڵ رووسیا کێشەی ناتۆیە و کە وڵاتانی ئەوروپای موحەدیش کە لە ناتوە هەند بێن بیخاتە ناو ئەمەوە هەر بۆیە زلنسکیش هێنێتە ناو مۆزوعە بۆی چاوەشەکاریشش بەڕووی دنیا بێن کە هەموو مۆزوعەکان بەستنەوە بە ئەمە و ئەمریکا ببێ بەڕابەری ئەمە کە کێشەی ئۆکرانیا حەلەکات و هەروەها ئاگەر بەسەکە و کوشتار بەحساب وەکو کەسێکی ئاشتی خواست ئەوێ شەڕ و کوشتار نەمێنێ و بەدوایەوەش هەروەها مەسەلەی دانیشتنی سێقۆڵی خۆی و رووسیا و هەروەها زلنسکی بێنە داینێ و مۆزوعی ئۆکرانیا لە پرۆسەیەکی داهاتووە کە نازانی چەند وەختەخایەنێ ئەو مۆزوعە بەرنە پێشەوە و بەپێی سیاسەت و بەرژەوەندیەکانی ئەمریکا و رووسیا مۆزوعی ڕێکەوتن لەسەر مەسەلەی ئۆکرانیا بکەن. پێم خۆشە لەسەرەوە بڕێک زیاتر ڕوونکردەوە بدەن کە بۆچی پێتان وایە کە خودی ئوکرانیا هۆکاری سەرەکی ئەم کۆبوونەوانە نییە ئێوە نییە باز دەکرێت کە ئیتر کۆتایی جەنگ نزیک بووەتەوە و هەرۆکو لە قسەکانی خۆشتان داهات کە دەستپێکێکە بۆ ئەوەی کە سەرۆکی رووسیا و سەرۆکی ئوکرانیا پێکەوە دانیشتن و قسە و باس بکرێت لەسەر کۆتایی ئەم جەنگەکە ئەمە 3 ساڵ و نیوە شتیوە ڕووی نەداوە. ڕاستەکەی ئەمە ڕوخساری دەرەوەی مۆزوعەکەیانە کە بۆ خۆی کێشەیەکە کێشەکە ئەبێ لە بینی خۆیان ناحەلیکان تەنیا پەیوەند نییە بە مۆزوعی ئۆکرانیەوە ئەوزاعی دنیاە بۆ نمونەیەکیشکە لەوانە شەرقی ئەوسەتە کە رووسیا بە دوای ئەو ڕێکەوتنەوەی اتفاقانە کردیان لە سووریا کشایەوە باشە لەو مەمتقانە کشاوە کەمتر دەخالەت کراوە جێ ڕاوە بۆ ئەمریکا لە بەرامبەر ئەمەشە ئەمریکا ڕێکەوتنەکانیان لەسەر ئەوەیە کە ئیتفاق بکەن لەسەر ئۆکرانیا بۆ یاگەر سیر بکەی بە زۆری قسە و باسی زلنسکی و حتا ئەوروپاش قسە لەسەر هینی ئەمنیەکەن شەرایطی ئەمنی و هەلومەرجی ئەمنیەکەن بۆ ئەو ڕێکەوتنە و ترسیان هەیە لەوەی کە ڕێکەوتنەکە رووسیا نیکا یان بەشێکی زۆری ئەو خاکوینامی داگیری کردووە نەکشێتەوە لەوانە بۆیە زەمانەتەکە زیاتر ئەگەر سیر بکەی هەمویان ئەچنە ئەمریکا و ئەمریکا بە سەرچاوەی ئەو گەرانتیە ئەو گەرانتیە زانن بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنە بکرێت و ئەم سۆگەر بکرێ و ترس نەبێت لە ئایندا جاریشکە رووسیا
ئەمە بکە بۆیە شکڵ و شێوەکانی ئەبێ بێنن چۆن شەڕەکەیان برد ئەوانە و شەڕی ناوتۆ بوو وە لە بەدنیان ناسان کە ئەمە شەڕی ئۆکرانیا و رووسایە بە هەمان شێوەش ئێستایانەوە بڵێن ئەم کێشەیە لە بینی ئۆکرانیا و سەرۆکی ئۆکرانیا و رووسایە هێنە مۆزوعەکە بەڵام ئەگەر سەیری شکەی لە ئاسی دنیاشا بۆ خودی خەڵکی ئۆکرانیا و خەڵکی دنیاش ڕۆشنە و هەموو میدیا حکومەتانی دنیاش بەلایەنەوە ڕوون زلنسکی هیچ شتێکی بەدەستەوە نییە ئەوەی کە باسییان کردەوە بووکەڵەیەکە بەدەست ئەمریکاوە ئەیهێن و ئەیبەن و وەلەو لاشەوە لە دەوری ئەو زعفانەکە ئەوروپا ترسی بۆ سەرخۆیەوە بوو ئەوە بوو شێوەیە ویستیان فشار بێنن بۆ ئەمریکا کە ئەمان کۆمەک و شتی ئۆکرانیاکەن لە بەرامبەر رووسیا بەڵام نەیانتوانی ئەم مۆزوعە بەرنەپێشەوە و سۆگەر نییە لایەن کە ئەتوانن ئیدامەی ئەمە بێن بۆیە ئەمریکا وەکو ڕاهبەرێکی چەند دنیای چەند قوتبیە ئەوێ ئەم کارانە بکە و ئەمانیش لە دەوری خوانکەنەوە ئێستا ئەمریکا لە ئەوروپا لە حاڵەتێکی بێهێزی و لاوازیان نازانێت چیکە ئایا لە ئایندا ئەتوانێت خۆی وەکو قوتبێ مەترحکە من پێم وان نییە بەو شێوەیە و ئەگەر لە دەوری ئەمریکا و سیاسەتێویش کۆ بێتەوە باری سیاسی و اقتصادیان نەچێتە دوا و تووشی پەرتەوازەیەک و حاڵەتێکی زعفی گەورە بن وەلەو لاشەوە مەجبورن ئەو کاتە لەگەڵ رووسیا ڕێبکەون و بەپێ ئەو سیاسەت و تەقسیمانەی کە ئەمریکا و رووسیا دایانێن بۆ ئۆزاعی دنیا لە زمینە ئەوروپا شەکرێتەوە بۆیە چارەسەری ئۆکرانیاش بە هەر دەلیلێک بێ ئەو هێرش و کوشتار و شتانە بوەستێنرێ باشترە لەوەی ئیدامەکار بێەوە لەسەر ئەساسی ئەوەی کە رووسیا منطقەی داگیر کردووە و ناکشێتەوە خەڵکانێکی زۆر کە خۆیان لەم ڕۆژانە بە ملیۆن ناویان ئەبەر سەدان هەزاری کەش بکوژرێت. سەرنجام جەنگ لە ئوکرانیا شتێکی واقعیە 3 ساڵ و نیوی خایاندووە و دەیان هەزار کەس ژیانی لە دەستداوە و ماڵوێرانکاریێکی زۆر هەروەکو جەنگ بە گشتی ئەیهێنێ ئایندەی ئەم جەنگە و ئوکرانیا لە چوارچێەوەی ئەم هاو کێشانەیە چی بەسەر دێت ناڵم هەر لە ئێستاوە نەخشیان داناوە بۆ کۆبوونەوەی سەقۆڵی ئەمریکا و رووسیا و سەرۆکی ئۆکرانیا کە چەند وڵاتێکیش لەوانە جنێفەکە ئەو پارێزبەندیەی کە لەسەر پۆتینە پێشتردانراوە قەراریاوە لاب برێ هەروەها سوئیسرا و هەنگاریا و هەتا رووسیاشی پۆتینیش داوای کردووە توانن بێن لە رووسیا دانیشن بۆیە نەخشەکانیان ئەمە مەرج نییە بە پێی قسەکانی وەزیری دەرەوەی رووسیا لاڤرۆڤ ئەڵێ پرۆسەکە درێژخایەنە و ئەبێ لایەنی جۆرا و جۆری یەک بیرێتەوە لەسەر زۆر مەسایل ڕێکەوتن بکەن چونکە رووسیا پێیوانیە ئەو منطقانەی گرتووە لێ بشێتەوە ئەگەر چی نیگەرانێکی ئەوروپا هەیە لەو بارانەوە بەڵام ئەمریکا پێشتر هەم قسەی لەگەڵ زلنسکی دانیشتووە هەم لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ پۆتینیش بۆ ئیتفاقکردن لەسەر ئەوەی کە ئایا ئەو وەزعەتی ئۆکرانیا بەچیە بێ ئەمریکا چەند تێداویستی و شتەکانی خۆی کادا بینەکە و مەسلحەت و سیاست و ئابووری خۆی ئەپارێزێەوە لەو لەشەوە رووسیا چەند بەرژەوەندیەکانی خۆی ئەپارێزێ و ئەوەی کا بە بەهانەی کە ئۆکرانیا نەچێتە ناتۆ و ترسی بۆ سەری نەبێ ئەی سەپێنێ بە سەریانە و ئەچێتە پێشەوە بەڵام پرۆسەکەیان هەیە لە ئێستاکە و بەرنامەیان داناوە لە ئایندەیەکی نزیکا کۆبوونەوە بکەن سێقۆڵی و لەسەر و مەسەلانە بچنە پێشەوە چونکە ئەم دانیشتنی بۆ بوو لەگەڵ ئەوروپاشا بێنێ کە پیان بڵێ کە ئەم دانیشتنە ئەبێ بکرێەوە ئەمریکا لەگەڵ پۆتینی اتفاقیان کردووە و زەلنسکیش پێی باشە چکاتە زەلنسکیش کەوتە حاڵەتێکی زۆر سەخۆزانێ هیچ شتێ لە ژێردەستی خۆیانی هەموو شتێ مەسەلەی ناتۆ و ئەمریکایە لەو ڕوانەوە بۆیە بە ناچاری ئەگەر سێری شکەی زمانی وێنەکان و حرەکەتەکانیان و ڕۆشنی سەرکردەی ئەم هەموو وڵاتانە لە دەوری ترامپ کۆبۆتەوە و ڕێنمایی و بینەکانی ئەو دیارە ئەمریکاویان ڕابەرایەتێ تێبگرێتە دەست و لە چوارچێوەی سیاست و بەرژەوەندەکانی خۆیان ئەم ڕێکەوتنە بۆ ئۆکرانیا بکە و ببرێتە پێشەوە. لەبەر کەمی کات پرسیارەکانم ڕادەگرم و کاتدەخەمە ئیختیاری خۆتان ئەگەر شتێک مابێت و بتانەوێ ئاماژەی پێ بدەن و بە گرنگی بزان و لە سۆباسەکانی تا ئێستاماندا نەهات بێت فەرمون بەخورد
بەڕاستی بە تابەتی خەڵکی گوشیار لە ئاستی دنیا و خەڵکی ئازادی خواز خەڵکی کۆمۆنیست و سۆسیالیست و ئەمانە بۆ لە هەر شوێنێ ئاگربەز ببێ شەڕ بووە سێنرێ ژیانی خەڵک نەکەوێتە مەترسیەوە ئەبێ پشتگیری بکرێت چۆن خەڵک ئێستا هەفتانە بە ملیۆن خەڵک ئەچێتە سەر جادە بۆ ئۆسانی شەڕ لە غەزە و بە دژی کۆمەڵکوژی ئیسرائیل لە هەر شوێنێ شەڕ هەبێ لە مەساڵحی حکومەتان و دەسەڵاتدارانی بۆژواسی سەرمایەدارانە بۆیە لە قازاجی خەڵکانیە و خەڵک ئەبێ پشتگیری پرۆسەیە بکا کە بچێتە پێشەوە ئەگەر چی سیاسەتی جۆراجۆر و مەسلحەتی ئێستا ئەمریکا و رووسیا و ناتۆ ئەمانەی لە پشتەوەیە بەڵام بە هەر دەرەجەیە وەستانی ئەو شەڕە لابرنی بەڵای تۆپ و تیارە و درۆن بەسەر سەری خەڵکەوە بووە سێکارێکی زۆر باشە بەڵام خەڵک ئەوەی لا ڕوون بێکامە لە چوارچێوەی سیاسەتی ئەمریکا و رووسیا لە دنیای دوو قوتبی ئاچێتە پێشەوە بۆ تەقسیمکردنەوە سەر لەنێ جیان دەستیەکە ڕەنگە ئەم پرۆسەیەش زۆر درێژ بکەینێ هەروەکو لە جەنگی جیهانی دووەمە بە دوایە ئەو وڵاتانە دانیشتن لە پرۆسێکی دوور و درێژە بۆ تەقسیمکردنەوەی دنیا لە بینی خۆیانە و بۆیە خەڵک ئەبێت وشیار بێ خۆی ڕێکخراوکە لەسەر ئاستی وڵاتەکانە کە قابلی ئەوەیە هەموو وڵاتێ لە وڵاتەکان بکرێتە چوارچێوەی ئەم تەقسیمکاری قوتبە سەرمایەداریە جیهانیانە بە پێی مەسلحەت و بەرژەوەندی خۆیان کەیبەنە پێشەوە. نوری بەشیر لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمیسی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوو. سپاس بۆ ئێوەش. ئازیزان هەر لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بێت.